بۆ لە دەرسانیت مامۆستاجان جەنابتان باڵتان کردبوو. من بەڵێ ناو چییە؟ ئاراز مەحموود ڕەفیق لە پۆلی 12 زانستیم. ئاراس ئەمە تۆی؟ ئەمە کارتەکە جەنابتە. سێ نمرەکانی کچە خراپە. غیابات چ زۆر زۆرەوە. وەزع وا بڕوا دەرناچی تێگەی ئەوختە لە مەکتەبی دەردەکەن. تێگەشتی؟ مامۆستاجان جواب بگرن. ئەمە بۆ خۆشت و بۆ خێزانەکەش خراپە. هەروها بۆ مەکتەبەکەش. مامۆستا بەڵام من زروفێکی تایبەت بەخۆم هەیە. زروفی چی؟ هەیە زروفی لە تۆ زۆر خراپتە و دەستکورتی چەو کەچی نمرەکانی باشە. بڵێم چی مامۆستا؟ جواب بگرە. ئەم مەکتەبە سۆپای خۆی هەیە. هەموو ساڵ لە باشی مەکتەب دەرەچی لەم وڵاتە. بەڵام مناڵم سومعی مەکتەب بۆ هیچی ئۆکتۆبەرەوەت. تێگەی؟ بەڵێ. بەیانی بە خێوکەرێکە دێن بۆ مەکتەب من لێرە چاوەڕوانێکم. بۆی پێ کۆپتای گوزانی مشکلی تۆ چییە؟ یعنی توێ باوکم ببینی؟ بەڵێ ئەی باوکە. یا باوک یا دایکی هەر کەسێکە. بەسەر چاو مامۆستا بەسەر چاو. زۆر باشە. بەشکم من و باوکە یا کەس و کارەکە بتوانین مشکلی تۆ حەلکەم زیان مشکلەکە چییە؟ دەبڕە من بەرچەم دێ. بەسەر چاو مامۆستا. ئەوە سەیرەکەم ئەمڕۆ چیمەتۆم بواتوە 6 مانگە ئێکسپایر بووە. ئەمیش بانگی مۆندیسەکەم کرد تم وەرە کاکە. نێو بەنیو تێکەڵاویکە یەکسەر تێکەڵاوی کرد و سەقفەکەم تێکرد و دەچاتما بەرە بە خێراتی. کوڕە بێ قەزابی کێ لە 2 ساڵتر بەسەرتانە ناڕوخورە تا 2 ساڵ خوا خۆی مێنێ و مڵکی بەخوا ئاوی کەشی تیەکەم ئەو سەقفەی کەشتێکی بۆ نێو بەنیو. بۆچی مهندسێکە ئەو دەنگی موبایلەکەشیە لەو دیو کێڵە مهندسە ناموبارەکە نییە. کوڕم چی بۆ بۆ بێزاقەتی؟ هیچ نییە هەر تۆزە سەرمێشێ. دیێڕۆ سەرێشەی چی؟ پێم وتە هیچ نییە. ئاسۆ دوێنە لە مەکتەب داوای باوچیان کردبوو. دیارە ئیشێکی ناسیدنی کردو سەعیش ناکاو بۆی وا مامۆستا باوکی بانگا بۆ مەکتەب. کوڕی من دەمێکە پێ دەڵێم ئەو کوڕە کوڕێکی باش نییە لەگەڵی هاتو چۆمەکە وازی لێ بێنە بە ساقی چاوە. بۆچی ڕەفیقەتی نەکات؟ چەند ساڵە هاوڕێیەتی کوڕێکی باش خراپەی چییە؟ چاو لێیە کاڵێم با ڕەفاقەتی ئاسۆنەکە لەگەڵی هاتوچۆنەکە ئەوە تا باوکیان بان کردو لە مەکتەبەوە لەسەر بێناموسی و تێگەی خوێڕێتی کوڕەکەی باشە خۆ منیان ئەگەر بان کردایە خواوەشی لە وایە بمای بە قەتەوە بچوومایە بۆ عەرزە. وەڵڵا لەگەڵ یا هاتوچۆ بکەیت و ئەم لەولای لەگەڵا بکەیت وەڵڵا هەردوو گوێ دەرێنم. حاشا کوڕی من کەی وەکو ئاسۆیە. بەخوا گەرما موساکان سەر نەکەنە سەری کوڕەکەی منە زیرە کەوریە. دەوازی لێ بێنە لە ڕێی خوا بەس بە شان و باوی ئاڵە باوەکو ئاسۆ خوێڕی دەرنەچێ کاکە لە ڕێی خوا و پێغەمبەرە وازی لێ بێنە. واز لە چی بێنم؟ کوڕێکە دەیە وێنەی نییە ئیمامی زامنی بێ بەخوا دوێنێ حەبسەی دراوسێمانەی گەڕک ڕەحمەت بوویە کادەی. بەخوا با دەرچێ لە مەکتەب ژنێکی بۆێنم یەک حەفلەی بۆ ئەکەم پێشەش دەفتەری دێ بچێ هەر لە داخی دڵی تۆ دەگێت. تابعا لە باخەڵی چێ دەرەچێت لە باخەڵی من دەرەچێت. ئاراس تەلەفۆنی بۆ کردم خێر چی بووە؟ وەڵا یاسۆ ئەو مۆزوعی باوکم زۆر بێتاقەتی کرد. بۆ یارە نیازی نییە بێ بۆ لای من. نیازی چی؟ وەڵا هەر پێم نەوتووە ئەگەر پێمەوت شەڕێکی زۆر گەورە دروستە بوو. باشە ئاسۆ مانگی پێشوو کە مامۆستا داوای باوکی کرد چی کرد؟ هیچ تم باوکم لە سەفەرە پورزایەکم برد. لە باو پورزای شتێکیش بۆ ئێمە بکە. نا بە کەڵک نا ئاراس شتێک لە مێشکمایە بۆ تۆ سەر بگرێ زۆر چاکە ڕیمامێکم هەیە زۆر شارەزایە زۆر جا ڕازیە بێ؟ بۆ ڕازی نابێ شتێ پارەی بەرێ وا ڕازیە بێ نەبێتەوە. دە هەسە بابچین بۆ لای ئێستا درەنگە هەسە باش ئاراس ڕێن قسەی لەگەڵاکەین بەڵام ئەگەر ڕازیش نەبوو لەژێر عەرزی شابێم ڕۆوەلیەم بێکرد بۆ پێیاکەم با بڕێ هەسە با بڕێ. نەعەگیان وەڵا دوێنێ لە دووبەی هاتەوە ئارازگیان ئەروەڵا بە ساقیمەوە نێڵە دابیانی لە بەیانێتم بۆ تورکیاوتم بڕۆ بە ساقە و بم پێشە ڕەفیقیە بە لە گونا حەندەبێ بەسرە پشتیان بۆ کە ئەروەڵا بە قوربانی بم ناناکەی باخەکەتان ویست کلیلەکە دەیەمێ بە ساقە بم بەخوا باوکی باخی گەورەی بۆ کڕیوە بەم ڕۆژگارە ڕەفیق و برادەری ئەبا لەوێ داوەتیان بۆکە بە قوربانێ بم خوا چاکێ بۆ بکە ناگیان قوربانێ بم تا تۆی کردووە ئەمە لە پشتی و لە قۆڵی و ئیترەمە ملوان کاکاتە ملی و ملوانکەی ئاڵتون نەکڕێت و بە قوربانی بم ڕۆژگارڵێ دایگیان پاراڵەمەوەی بەسەر چاو لە باوکیە سێنمەوەی یێمێ قەیچیەکان
نەوەڵڵا هەر خۆی بێەوەی بێ ئەروەڵڵا لە ماوەیە دامی کردبوو ڕەنجەبوو بەرەمەوە بەرە سیارەکەی بەهلا کردبوو بەخوا لە مارەزەکان فرۆشی بە بیستگەڵا سیاری بەرزی بۆ کڕی باوکی بەنەوە گەڵا نانە نۆ دەفتەر کچی خۆ قسەشم بەخوا لە بیستوێتەوانە ڕۆڵم لە بەخوا منە هیلاکە بەجەزی شوو کارەوانی نۆ دەفتەر نۆ دەفتەر نانە گوێنانێ لە دەوری گەڕم چووکە خۆی ئاقڵ و ماشەڵڵا جوان و وریا و زیرەکە بە ساقەی بم بەخوا چی بێ بۆ یەکەم قەیچیەکە نانە بەخوا بێ کوڕەکەی تۆش بچێ لەگەڵیە ئاراس مەسرەفیەکە قەیچیەکە گوێنایە تێوە چەند گەڵا بێ بەخوا بۆی سەرفەکە بە ساقە بم لە دەورێ گەڕم وڵا نەعگیانەوە دەرگایە بە ساقم دوایی بۆ دەکەم و باسی ئارازی بۆکەم بە قوربانی بوو بۆ دەست و دڵە جوانەکەی هەر پارە هەر خۆی بێەوەی بێ من گوێ نامێ دەیخوا حافیز دەیخوا حافیز پال لەگەڵ خواحافیز قوربانجان بەخێر بی جەنابتانەکەم حەزتان کێشا زۆر بەڕێز و خۆشەویستم دایبن باسی بە قوربان بەخێر بی ئەمڕۆ دوو تەلەفۆنیشم بۆ کردی دیار و مەشغوڵ بی جوابێ نەیامەوە دوو تەلەفۆن بەڵێ باوەڕ لەبێ جەمنەر سامیتم کردبوو ئەوە لەبەرەوە مامەجان جان ئێمە زۆر کاتی جەنابێ ناکەین نا سپاس لە خزمەتتانم بەخۆشیان هەموو شتێکی جوانە زۆر سپاس مامەجان جان ئەم کوڕە باشە کێشەیەکی بچووکی هەیە لە قوتابخانەکە ئەم کاکەیە بەڵێ لە خزمەتیان بە من بکرێت لە خزمەتی ئەم کوڕە جوان و ڕێکوپیەکە فەرموو ئەوەی تەنیا لەسەر من و تۆ پێویستە هاوکاری کردنیەتی بەسەر چاو لە خزمەتیان منەبێت ئاکتەر پێ شانی هەموو شتێکە ئاکتەر پێ باش شکر خێر بێ خێر بی مامەجان جان باز بۆ ئاگەری باز خاڵێتەوە حافیز بێ بە وەختی وەیە قسەکەی پێ بڕی خەڵکی باشە. لە خزمەتتان فەرموو ببوورە خۆتەکەی بە باوشی ئەم کوڕە خۆمەکەم بەچی خۆتەکەی بە باوشی ئەم کوڕە باشم کوڕە بەڵێ ئەو تۆ لە چیاگە لە خۆتە خۆکەم باشە کوڕە یعنی چی لە تۆ تووڕەمە بە قوربانجان تۆ ئەمەم بۆ بکە منیش دوایی شتێ پارەت هەیە کرۆڕێکی جاگە لە خۆتەڵی چی لە ماڵەوە دوو جارم هەیە ملیونە گەڵای پێوەیە زار بە دوو گەڵای تۆ منچمەوە خۆکم باوکەوە عەگ ناکەم قسەی بەرامبەر منەکەی منەوە شانە چۆن نەکەم ئەوە لەم دەقەیەوانەیە گوێ لێیە مەرحەبام نەکەن کەستان گوێ لێیە ئێ بەعافیز بۆیەکی باشە من چوزانم واکە کاکە من چوزانم واکە کاکە هەر ئامۆزاکەی خۆ دەچینەکەی مامۆسایجان ئەمەرکە نردوو بە دوابە کاک مەحموود یاخوا بەخێر بی من چاوەڕوانەکەی چاوەکەمی من باوشی ئارازم ڕەفیق مەحموود ڕەفیق کوڕی ڕەفیقی پینەچیم زوو خۆم کۆنە فرۆش بووم بەیتر ئێستا خوا دەوی لێ کردوونێتەوە الحەمدولله ئەزای بۆ نەوەمەشنتە کاکە مەحموودجان ئەمە وەزەی کوڕەکەت سێری کارتەکەی ئەمە کاتی کوڕەکەم بەڵێ سێری زان چەند خراپە ناڕەسن ئەوە چییە ئەو هەموو خەتە سوورە بەژێریە ئەمە بووە چراخان خۆڵی گڵۆپە کاکە مامۆستا خەجاڵەتی لای توێن بە قورعان چونکە مەشغوڵی تیجارەت و ئەو شتانە بووم تیەکی ڕۆژێ لە دووبەی ڕۆژێ لە سین مەجار نەبووێم لە کوڕەکان بپرسمەوە ڕاستەکە دەبێ هێڵ مامۆستا کاک مەحموود لەسەر خۆ سەبرێ بێ سەبرێ بە بەڵی ئێمە بۆی نردوو بە شوێندا بۆی بتوانین چارەسەری ئەم کوڕەکە واللهی مامۆستایجان خواگای لە ئەم کوڕم لە هیچی کەم نییە بڕواکەیت هاتۆ سەیریکە هاچی جلی فاشۆ نەبی بووی ناکڕم ڕاستەکەگەدار بەقەدەر 5 مامۆستا بەس پارەی ئێمە سیارەکەی تەماشاکە ئەگەر لە سیارەکەی مودیری تەربیە جوانتر نەبووەقی گلەی هەیە ئاگادارم میکوژم هەرە پێ نەبوونیاوی لەگەڵیان من بۆچی نردووە شوێندا بۆی چارەسەری بۆم کوڕە بدۆزینەوەی من بۆ نردوو شتە کاکە باشە مامۆستایجان من وەرەقە بۆ ئیمزاکەم ئێوە خۆتان ئاپلیکەن یا ئەڵڵایکەن هەموو ڕۆژێ بەسەر و جۆلاکی خوێناوی هاتووە من ڕاستیم ئاخ من ڕاستیم جۆ بە کاک مەحموودجان باوی ئەو شتە نەماوە نەبای فەلاقەمەوە نەبای لیانەوە کوڕێ و کوڕێکی باش و ڕێک پێ تەنها مشکلەی ئەوەیە غایبە بێت و دەرجەکانی نمرەکانی خراپە چکە نییە بۆ فەلاقێکن کاکە ئەی ئاخ چۆن عاقڵ ئێکتە کاکە بۆی بناردوە بۆی ڕێکی خێمزیان چی بکەین زان مشکلەکەی چییە تا چارەسەری بکەین ئەوە ئەی ئاوە یعنی
کەواتە عیلاجەکەی لای خۆمانە بەڵێ لای خۆتان بەقوربانێ مەگەر نەچینەوەڵەوە دە تۆ دانیشە کاک دانیشە واللهی مامۆستا ئەمە هەموو شتێکی چۆتەوە سەر سەی چاوی کە سەی سوورسپێتەکەی کە بەسەوەی ئەدەبەکەی لە من ناتیوتی ئینشەڵڵا ئینشەڵڵا ئەدەبەکەی تۆ سەر تۆ ئینشەڵڵا ئەدەبەکەی سەر جۆ لێ کوڕم جۆ لێ تو خۆ خەجاڵ داوە یاخۆ خەجاڵ بێڕۆڵە یاخۆ خەجاڵی بی لە بچەی بۆ کاواکەی تو خوایب نییە مامۆستا یەک ڕوخسەت هەیە ئاسەیەکەم کە ئەمرن نەمێنێ باشە ڕۆڵە کاک محمود وا چارەسەر ناکرێ کاک محمود یەخوا بەخێر بن سەر چاو من لە کاتی جەناب بەخێر بێ من مەمنونی تۆم بەخێر بێ سەر چاو عقڵ یەکەم تەمە یەکەم بۆت نەنە بە هێواشی لەسەر خۆ پێکەوەڕێکی بەکردایکی خێزانەکە لەگەڵ منە لەگەڵ مەکتەبەکە مامۆستاکانێک مامە چارەسەرێکی باش مامۆستاجان بە هەر حاڵ عەزەتمان نای زۆر نانە بەخێر بن سەر چاو بەخێر بن سەر چاو ئەی من تۆخەی لەگەڵ نەکەم جوانە بەرەگبی و شەرەفێت چۆن لە بەردەمی مدیرە ڕێک باوکێ نەبوو ئەو دەسانە و خۆش بێ بەس بوا قایم پێ پێشە ماڵا بێ خەری و فەقەراتم بشکێنی ئاخر زین چۆن لەو حاڵەتانەیە کە ئەچمە دەورەکەم تەقەموسەکەم تۆ دوعا بکە دقەیەکی لەسەر وە بە شەق هەتا پۆلی شەشمە بردی لەو سەری چۆن ڕۆنگسایت ئاهاتمە تا پۆلیەک ئەو بۆیە دارناشن تۆزێک پەلەمە ئێستا بچم بۆ محکەمە کەفالەتێکم هەیە بچم بۆ مەکتەبەکەی پشتی ئێوە بم بە باوکی تەلەبەیەکی تر ئێستش کە هاتم لە ڕادیۆکای گوێم لێ بوو پێویستیان بە خوێنی بۆ ناقیسە ئێوە نیش ناقیسم پارەکە داگەر عەزیز بچێشن پارەکەم بەێ بام ئیتیفاقمان چەند بوو کاگوریا 150 بوو 150 چی کاکە تۆ 100,000 نا 150 نەبوو بەسەری باوکم تۆ 100,000 یاڵە سۆ دوای ئەمە سەودە بۆ مامەوریا قوربانە بم دەستەکانیشن ئیسراحەتی خۆتان بکەن من داوای لێبوردنەکەم زۆر پانە ئەو لە شەو ساخ بێ فریاکەم ئاراس ئەوە لەگەڵ تۆمە ئاراس ئەو مدیرەکەتان چۆن منەناسیە ئەی چۆن ناوناسێ باوکەجان هەموو دنیا تۆ ناسێ بۆ با بینی و هاو بەلاو نەخێر تەلەفۆنی بۆ کردمتی بەیانی سعات دەوەرە بۆ مەکتەب ئەم قسەیە چیە باوکە پورە بۆ ئاتێک چوویت ئەتەرسم کەتنیەکە نابێتەوە ئێرۆکەتنی چی بۆ کەس کوڕی توی هەیە ئاقل و ڕێک پێک و زیرەک ها نەبەخوا باوکە هیچم نەکردووە هەر پێشم سەیرە تەلەفۆنی بۆ کردی ئەخوا ڕاستەکەی ئارازگیان ڕێگەڵەی باوکتی کوڕی باوکی خۆتی دەسێ ماچەکەم دایەجە باشە ئاراجە ئەوە سبینی سعات ئێم بەلا مدیرەکەتان زۆر چاکە جارێ من نەچمە دەرەوە ئاراس ئەمە بەزای مای دەبگە باوکتە سعاتدا بەڵێ وتی خێر چی بووە کاتی داوەندەمەی حەفلی باوکانیە ئەی بۆ نایی بەخۆم بیەمێ حەق نەبنێم بەخۆی حەزەک بەس باش باش خێر 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 لەو پۆلە دووتە لە بەشەڵێنە نەبابە حەماما بەسایسە چاکی ئەحواڵ باشە ژووری بەرەوە لەکوێ زەحمەت دەبێت ئەمە ژووری بەرەوە دەستەکانە خۆش سپاس مامۆستاگیان ڕۆژ باش ئەی ڕۆژ باش ژیانێ باش ئێوارە و باش ئەو چاوانە مامۆستاگیان بەس دەڵی باوکی ئاراسم خوا بەزیابێ ئاراز باشە مامۆستاگیان ئەلێ بە کوڕە تۆ هەتە ئەی خوا بەزیابێ ئەمە کوڕە یا پیسا قۆرسە لەخوا بەزیابێ ماشەڵڵا ماشەڵڵا یاخوا بەخێر بێت دەفەرمو دانیشە نەنە دامانیشە زانی چۆن نەوەکو خۆیکا بە ژوورە بێت وڵاهی مفەتیشی عامی گشتی احتیمالە بێت بۆی لە کاتی ئێوە نەگرێت ئاراز گیانبی بەلای سیارەکەی خۆم ئەم نێڕۆی هەردووتان داوەتی من نانە مامۆستاگیان من لە خزمەت خۆم پێم خۆشە با قوربانم سپاس دەکەم ئاراز کوڕی توێ مامۆستاگیان باشە ئاراز کوڕم بی بەلای سیارەکە خۆم هاتم بڕۆ باوکە خۆ لێ رازی لە ئاراز بە ساقەی دڵە هەموو دەرەجەکانی 100.9 لەخوا بەزیابێ مامۆستاگیان با قوربانم بی سیارەکەم وا هاتم داوەتی خۆمن من لە بەقەبی باوکم من لە خزمەتا مامۆستا بی بە درەنگە یاخوا بەخێر با قوربان هەڵم نەوەکو باش لیژنەی ئیشرا بێت
والله عزتك يا شاتو دعوتي من بمالا بقول نجرب بارك انت مامۆستاگیان فەرقینی ئەوەشی خۆمی جەنابتە لەو کاتا تۆ ڕۆژی دەستە شۆردوتێکی ئەو کوڕە فەرقینی هەر بۆ اعتیبار کە جەنابەت دیان والله لو كاتيا دسمش تلفوني كي ضروري بو هاتي بمالا بقول انت هاتو تو بارك وەرە انت مشتی لە نییە مامۆستاگیان عافێت دەبێ و نۆشی گیان والله كاكا محمود جانا والراسي بحزم نكل لمكتب او حاج وحاج وواج وجي منا وانا وتنبالي رداني شين نختك ايشي شربيته وتمهم قساجة كاين وهم والد نسنة كلها ماڵا ناس من لە خزمەت توا مامۆستاگیان چیت ئەوێ شەرم مەکە كاكا اعتیبار محمود کە برایەکی خۆت تێگەی لەگەڵ داشت برزي جناب التاجري في ما بهاتو شوي صين ونيا دبي والله اوي راسي بيت من شو كمديري او مكتبم 25 بول لم 25 في ما بيت 5 بولي الشمس دينا كوير كان هي او دو كلاكا او تيا بخوا من على بيت اما انا كلينك سي بي في النسبه شاي تقوى او دو كلاكا على 20 بول مان زوباين اكل بكريت لعادة كان يجبي أمانيك دوكاري شكل هرقينا أنا مامۆستاگیان لەسەر چاوە تو ئەمریکە چیت ئەوێ بۆم کە بە قایمەیە من لە خزمەت جەنابتا مامۆستاگیان ئێوە خزمەتی ناڵەکانی ئێمە چۆن والله قائمة المسألة قائمة من دائما دفترك بتشوفكم بيه أما دائما هموش تكاني مكتبي تعرف زوجها كتابك يبغى تربية ولا باري إتنا تاني إنت بخوا أمجال لا توم رابين توم صوبا ما هو كذا صحيفە نەکرد تۆ چیتان پێویست بوو نەکەدەم هەرچی کەشتان پێویست بوو ئەو برای بچووکە لە خزمەت هەکاکە بە ئاراسا جوابم بۆ بنێرە من نیەم خزمەتی بقول بارم ها تاولي باوكا كتو تسكر لك هين مقصد من كرة كتو توصل باوكا ما شاء الله أدب تاني ريك تويت توصل كرة كي خد هين مقصد من كرة كش يقول أدب وهنا تو توصل جناب خزمەت مامۆستاگیان والله كاكا محمود راسي من 25 بول مان لو 25 جواب زانم 5 يان ام شمس الدين كان هيك الدائرة سيد وكلاكا اويتيا 20 بول مان هیچ شتێکی تیانە و تەلەبانە بەخوا هەڕەقبوونەتەوە جاوتم ئەگەر بکرێت هاوکاری مان بکەیت چەند جا کتابمان کردو بۆ تەربیە لەو سەرەوە ڕەفسیەتەوە ئەو پێنجەش لایە مامۆستاگیان تەلەبەیە تێگەی تووشی چاوێشەبی و مشکلی بۆ دروستە یا گڕێک گری دەبێتەوە تێگەی نیە ئابێ بە 25 مان بۆ کردیت دەی باشە ماڵە ئاوا بەسەر و چاو مامۆستا بە چەندە والله عادەکان هەیە دووکەڵەکە بە 100,000 نانایی چاکڕە مامۆستا والله هیچ چاک لە دەوری 150,000 مامۆستا من دەکردین بە 125 زۆر چاک آخر کاک محمود وەلا بەرسە دۆلار خوێر مشتی من لە خزمەتدا مامۆستاگیان ئەرە وەڵام گوناه نییە دووکەڵ بکات بەخوا من جاری وایە بەزێم بە تەلەبی فەقیر و هەژارە والله لەو ئیدارەیە دەرگای داغم بە 5 دقیقە گریم بەس بۆ مناڵی فەقیر بە ساقی دڵم مامۆستاگیان من زۆر عاتفی بەخوا توی دڵ بڕێ من خۆم بڵمتر بووە وا ژوورەکەی خۆم سبلیتی تیان نییە زۆپای تیان نییە حەولش لەبەرەکەم بۆی سەرمان مامۆستا تۆ ئەمریکە چیت ئەوێ نەگەوە چی کە شەویست خارجی مەکتەبیش بێ من لە خزمەت والله شتێککە هەیە لە ڕوو نابێنم نابێنە مامۆستاگیان چی ئاخر تۆ 25 سۆپا بۆ ئێمە من لە خزمەتتانە ئێوە خزمەتی ناڵی ئێماکەن مامۆستاگیان والله ژوورەکەی خۆم سپلیتی دیانێ بە قەی ناوازی لێبێن وازی نانە مامۆستاگیان بڵێ بۆ تۆش ضرورە کاکە ئێوە تێگەی واجبی سەرچانی ئێمەیە کە خزمەتی ناڵەکانمانەکەن ئێمەش خزمەتی ئێوە والله ئەگەر بکرێت سپلیتێکی عمودی چوارتانی بۆ بەسەر ئەو چاوانە مامۆستاگیان بە چەندە مامۆستا والله بە 700 دلار حاوەرەقە مامۆستا بۆ ماڵی خۆمانکردنەوە 500 دلار ئەوە عادێکێتی باش یا ئەو 3 دلار کاکە دلارە بەرز مشتی لە نییە مامۆستاگیان بەسەر ئەو چاوانم بیکە بە قایمەیە بۆ بەڵێ تقریبا نزیکی بەو حسابی خۆم بێت کە من کردومە پێش یعنی ئێستا کە کردومە پێشترینە 25 زۆپاکە ئەوە بڵین 25 وەرەقە ئەویش حەوت ئەمە 32 وەرەقە ئیتر 32 وەرەقە کات بەسەر ئەو چاوانم مامۆستاگیان چی کەشتان پێویست بوو هەموو کاتێ من لە پێش هەموو باوکی تەلەبەیەکەوە دانێن نمونە من لە خزمەتتانم بە ئاراسا جوابێکم بۆ بلێرە من یەک سەدیەمە ناو قوتابخانەکەتان چی پێویستی کەشتان هەبوو بۆتان لەنەر بەساخم بۆچی بۆ قوتابخانە هەر شتێک بوو تۆ بە ئارازە بینێرە خۆمان ئاگامان لێگەن من ئەو 32 وەرەقەیە تەسلیمی ئاراسێکم ئینشەڵڵا بەیانی بێنێتە خزمەتە ممنونە بوو زۆر من لە خزمەتتا مامۆستاگیان واجبی سەرشارمانە ئێمەش خزمەتیەوە ممنونێتوانم چاوەکانی هەرچەنە لەوانەیە دوکانەکە ئێستا بچم داوای پێشەکیەکەم لێ بکە بڕێ
پێشێکی زۆپاکان تۆ ئەوە نابێ نابێ شتێک دابنی مامەساجان ئەگەر پێ خۆش بێ من ناوم جەنابازێت پێشی چۆن؟ خۆم پارەکەی بۆ بەم تەسلیم یەک دوکانەکەی نانە نابێ ئاخر کاک مەحمۆزانی چۆن نابێ ئەوە بەڵێ وا کابرا خاتری نەگرتی وا دەستی بڕی خەڵکی زرا ئاخ زۆر زۆرە دەمۆشتالێن دێ مامەساج من بەیانی ئینشەڵا 32 گەڵا تەسلیمی ئاراز بۆکەم 32 گەڵا وەس کوڕم تۆ تەدەخل نەکەم خەریکی دەرس و دەوری خۆ بە ئارەزکە تۆ سێرێم کوڕەکە وەڵی تەدەکل لەشتی واکە ئەیدی باشە ئەی خۆ پێم وابێ بەخوا شتێ پێشەکیشی ئەوێ بەڵام قەی ناکەن لە دراسەکەمانی خەرزەکەم پارەماڵدەگە تۆیسەوە گەڵایەکی بەرێ مامەساجان گەڵایکی بە پێچم ناخۆشە نانەگەمەی بەریە گەڵا بە چەند بوو مامەسا وەڵی وتیان تۆزە بەربوو تۆ 147 نیوە ئەمە 150 تو ئەمەی بێ بەیانی باکاتێکی کە سیوە کەلاکە 150 و دەشم پێ نییە قەی ناکە مامەساجان بەساکە من تۆ چی بڵێ من لە خزمەت من مەمنونی تۆم کاک محبوب بەڕاستی سپاس کوڕێکە هەیە ئەنشتای دەچی بەخوا بەزیان ئەمڕۆ پارەیەکم بۆ وەرگرتووی حەقی وی هەفتی پێشەکە دەبێت دەکە دەبانێ با ڕێژانەکە ڕەجانەکە بەس یەک شتیکە هەیە ئەوم بۆ بکەیت زۆر چاورە دەیڵە هەر هەمووی دۆلار ئادێزام بەس وەڵی داوای دایشان کردووە جاڵامەکە بم بە ژن سمێڵم تاشم شیوابێ نابێت ئەی تەرۆ لەبەرکەم خەمە نەبێ ئەوەشە بۆ حلاکەم دە پارەکەم بە ڕجال لێکم کەپەلەکەی کێف نابێن دوای بە خەڵەت شتێک باشی خۆشمی تایە تو بیبژێرە مەکە بەخۆنێکی دیدی بڕۆ ئەمە سەڵ لە خوانی وەری ناگرم بە قبری باکم زیاتر کەوت دە باشە وەرگشتی ئاخر نانە دە تو دەی ئەمە بیستی تر چەنەوە 120 دلار بە چەنە 145 پانزی کرد خەرسەر بیستی کرد خەرسەر تاوە خەیرە گەردن ئازاوێت سەریکە چۆن بە بەرچاوی خۆمەوە پارەکانی باوکم بەشەکەن جابێ قەزاوی بە شەرفم ئەوەنە وەصفی تۆم کردووە لای باوکە ئەمەنە شیرین و خەریکەوی بە لوقمە قازی هەنجیر شتێکیش بن بەخۆم خۆت دەتۆ خۆشتێکی بەری ئاسۆ چییە پێم نەماوە دەی کاکە ژا من ئەگەر ئیشە شتێکتان نییە من ئەبێ بڕۆم ئەمریکا نیە چاک ساکەینەوە ئیشەڵڵا چاک نەجات دەستە خۆش غەدار یاڵە بای